خۆپیشاندان و ناڕەزایەتیەکان لە ئێران پێیناوەتە سێیەم هەفتەوە. بچڕانی هێڵی ئەنتەرنێت لە پێنجشەممەی ڕابردووەوە دەستڕاگەیشتنی بە زانیاری و ڤیدیۆی ناڕەزایەتیەکان سنووردار کردووە. ڕێکخراوەکانی مافی مرۆڤی ئێران باس لە کوژرانی بەلای کەمەوە زیاتر لە 200 خۆپیشاندەر و برینداربوونی سەدانی تر دەکەن و باس لە دەستگیرکردنی هەزاران کەس دەکەن. هەروەها هەندێک سەرچاوە باس لە کوژرانی ژمارەیەکی زۆر زیاتر دەکەن، بەڵام پشتڕاست نەکراوەتەوە. لە تۆڕە کۆمەڵایەتیەکانی ئێران ڤیدیۆیەک بڵاو کراوەتەوە کە زیاتر لە 200 تەرم دەردەکەون و سەدان کەس لە کەسوکاریان بۆ ناسینەوەیان لەوێن. ڕێکخراوی مافی مرۆڤی ئێران دەڵێت شوێنەکە پزیشکی دادی کە هریزەکە لە باشووری تاران. تەرمەکان لە شوێنی جیاوازەوە بۆ ئەوێ گوازراونەتەوە و تەنیا هی خۆپیشاندانەکانی شەوی پێنجشەممەی ڕابردوون. خۆپیشاندان بەشێک لە شارەکانی ڕۆژهەڵاتی کوردستانیشی گرتووەتەوە. هەر ئەوەی ڕێکخراوی مافی مرۆڤی هەنگاو پشڕاستی کردووەتەوە، نزیکەی 40 خۆپیشاندەری کورد کوژراون. زۆرینەی قوربانیەکان لە پارێزگاکانی کرماشان و ئیلام و تاران بوون. لە بەرامبەردا ڕۆژی شەممە لە سەرتاسەری ئێران لەوانە شارەکانی تارانی پایتەخت، ورمێ، ئەهواز، ئەردەبیل، ڕەشت و چەندین شاری دیکە خۆپیشاندان بۆ پاڵپشتی لە حکوومەت بەڕێوە چوو. بەرپرسانی باڵای ئێران ڕووداوەکان بە کردەوەی تیرۆریستی ناو دەبەن و قەوارەی زایۆنی و ئەمریکا بەوە تۆمەتبار دەکەن کە لە پشت خۆپیشاندانەکانەوەن. عەباس عێراقچی وەزیری دەرەوەی ئێران ڕایگەیاند بەڵگەی حاشا هەڵنەگر لەسەر دەستێوەردانی ڕاستەوخۆی ئەمریکا و ئیسرائیل لەبەردەستایە. وەزیری دەرەوەی ئێران باسی لەوەش کرد کە گروپە چەکدارەکان دزەیان کردووەتە ناو ڕیزەکانی خۆپیشاندەران و هێزە ئەمنیەکان و تەنانەت خۆپیشاندەرانیشیان کردووەتە ئامانج. عێراقچی دەڵێت ژمارەیەکی زۆر بینای حکومی و شوێنە گشتیەکان و دوکانی هاوڵاتیان سووتێنراون. 180 ئۆتۆمبیلی فریاکەوتن و 53 مزگەوت لە سەرتاسەری وڵات سووتێنراون. وەزارەتی دەرەوەی ئێران لە بەرامبەر ئەوەی کە وڵاتەکانیان ڕاستەوخۆ پشتیوانیان بۆ خۆپیشاندەران ڕاگەیاندووە، باڵیۆزانی ئەڵمانیا و ئیتالیا و فەڕەنسای بانگێشت کردووە. سەرۆکی ئەمریکا دەڵێت دەسەڵاتدارانی ئێران پەیوەندیان پێوە کردووە و داوای دانوستانیان لێ کردووە. ئەمە لە کاتێکدایە میدیای ئەمریکی ئاشکرای کردووە ئیدارەی ترامپ سەرقاڵی تاوتوێی بژاردە جیاوازەکانە دەربارەی ئێران کە بژاردەی سەربازیان تێدایە. بە بۆچوونی بۆبی گۆش توێژەری جیۆسیاسی ئەمریکی، بژاردەکانی ئەمریکا بەرامبەر بە ئێران 3 دانەن و باشترینیان خراپە. بەو مانایی کە ئەمریکا بژاردەی قورسی بەرامبەر بە ئێران لەسەر مێزی بڕیار داناوە. ئەو توێژەرە پێی وایە لەگەڵ ئەوەشدا هیچ یەکێک لە بژاردەکان توانای ئەوەی نییە کە حکوومەتی ئەو وڵاتە هەڵوەشێنێتەوە و ڕژێمێکی نوێ بخاتە سەرکار.